ئەی تەبعاً وڵای ئێمە داواکارین حکومەت ئەگەر بتوانێت قەرزەکانی خۆیمان بداتەوە کە لایەتی ئەوە ئێمە ژۆتوانین لەو کاتەی و دیاری کردو قەرزەکانی بدەینەوە بەڵام داواکارین هەرچۆنێک بەرچۆنێ ئەو دەسڵاتدارە قەرزەکانمان بۆ قیسێک و کە بتوانین لە کات و ساتی خۆیان بیدەینەوە. حکومەت باوکی میلەتە بەس باوکایەتی ئەوە نابێت هەر من ئەو پەیام بۆ هەیە قوربانە ئەوەی کە حکومەت هێرێن بیوێ لە دەسەڵاتی بێتوانێت بیکات بەڵام ئەبێت مەراعاتی ئەو خەڵک بکە ئەمڕۆ بە حکمەوەی موچەکە دواکەوێت بە حکومی ئیشوکار نەماوە بە حکمەوەی کۆمەڵە کێشە دروست بۆ لەسەر هاوڵاتیان قورسە ئەگەر بتوانێت هاوکاری خەڵک بکە بتوانێت یعنی بیکە بە قیز یا داشکانی یا شتێک بکە هەم شتێکی باشە خەڵکی سپادی لێگا هەم داهاتێک شەگەڕێتەوە بۆ حکومەت هەر خراپ نییە. وەڵای پەیامی منەوەی ئەگەر معاش چاک بوو بێ قەیچێکە تۆ قەرزی لایەتی قەرزەکە بات و پارەی کارەماکە واش بە ببی والله منیت والله حکومت حقی خۆیەتی واکە لە میلەت بۆیە حقی خۆیەتی کورە میلەتە چیتە قوڵێکە قەزی ئەوەیەوە بۆیە حق خۆیەتی قەیچێکە میلەت هەموو شێ قومهابوو شێوان قوبڵە یەکەنینە بە حکومەتەیە وازنی وڵای یەکەنین بە خۆمانیت بەخوای حقی خۆیەتی میلەت حق خۆیەتی قەی ناکە ئەمە برارێکی تا بڵێ ناخە زوڵمان کرد لە خەڵکیەکە لەبەرەوەی ئەو کارەبا کە بەرهەمێ لە غادی سروشی عەرزی کوردستان بەرهێوانە لەبەر ئەم بڕارێکی ناقیە بەرامبەرم خەڵکیەکەن بەڕاستی لەگەڵانیم قوربانیستە هەرکەس هەر فەرمانبەر هەیە بەڕاستی پارێکی زۆر لای حکومەتە قسەکە ژەناب بێتەوە پێش ئەبی لێ بکاتە پارەی خەڵک و پاکتاوی بکە پارەی ئەو پاکتاوا بکە لەگەڵ پارەی کارەبا و پارەی پێشینەکان ئەو ئەگەر وا بکە بڕایەک دروستە لە ڕاستیە وەڵای دانیشی ئێمە خەتای خۆمانە وەڵای لەبەر ئەو خەتای خۆمانە هەموو شتێک ئێمە سپاسی خۆی گەورەمان کردووە کەخوا یانی حکومەتێکی چاکمان بۆ بنێرەوە ئێمە سپاس بکەین کە بۆ بەژەوەندی خەڵک چاک بێ بەس وەڵای من 36 ساڵە من خزمەتی حکومەتم کردووە لەسەر موچێکی بۆ بڕیمەوە بەخوا ئەوە تا بە دوومان کردەگەی یاد ئێمە ئەوەتە هەر پێش کورین بەخوایەت خواتەکە دوێن لە سلێمانی بووم دوو دانە کەڕە چووم سوێمە خۆبەرم نەکەوتووە ئەی لا خۆمان خۆمەڵمە ئارا وەڵە شارمان هەیە ئەگەر قبولێک شارمان هەیە